نووسەرێکی ئیسلامی دەڤەری هەورامان قورآنی پیرۆز وەردەگێڕێتە سەر شێوەزاری هەورامی و وەک خۆشی دەڵێت دوو ئامانجی لەو کارەدا هەیە، ئەویش ئەوەیە هەورامیەکان بە زمانی دایکی خۆیان لە قورآنی پیرۆز تێبگەن و هاوکاتیش خزمەتێک بە موسڵمانانیش بکات. لە کارێکی ناوازە و دەگمەندا نووسەرێکی ئیسلامی ناوچەی هەورامان قورآنی پیرۆز بۆ سەر شێوەزاری هەورامی وەردەگێڕێت. ئەو نووسەرە ئاماژە بۆوە دەکات بە ماوەیەکی کەمە و کاری کردووە و ئامانجی خزمەتکردنی موسڵمانانە بەگشتی و موسڵمانانی هەورامیە بە تایبەتی ئەوەشی خستە ڕوو بۆی نەبوونی توانای مادیشەوە خێرخوازێک ئەرکی لە چاپدانەکەی گرتووەتە ئەستۆ. لە ماوەیەکی من زۆر کورت تاتوانم بڵێم ئەو کارم کرد لە ماوەی 2 مانگونیەوە تەرجمەکەم تەواو کرد لەسەر کاغەز نووسیم، بەڵام ئیتر درێژە کێشانەکەی ئەوە بوو تایب بکرێ بە هەورامی تایبکردن بە هەورامی وە هەورامیە من ئەمەوێ تۆزێ زەحمەتە چونکە 3-4 حرفێکیشمان داهێناوە هەموو کەسێکیش نایزانێت کە تایی پیشمان کرد هاتە سەر دیزاینەکە لە ڕاستیە زیاتر لە ساڵێکی برد. جەمال حەبیبوڵڵا نووسەر و وەرگێڕ کە نازناوی بێداری بۆ خۆی بژاردووە لە ساڵەکانی 1970 دەستی کردووە بە نووسین و تا ئێستاش 25 بەرەمی لە بواری ئاینی و چیرۆک و ئەدەبی و شێعر و لێکۆڵینەوە و وەرگێڕاندا بڵاو کردوێتەوە. زیاتر لە 30 بەرەمی بڵاو نەکراوەشی هەیە. لە تازەترین بەرەمیشیدا قورآنی پیرۆزی وەرگێڕاوەتە سەر شێوەزاری هەورامی و جەختیش دەکاتەوە با هەورامیەکانیش بە شێوەزاری زمانی دایکی خۆیان لە قورآنی پیرۆز تێبگەن. موسڵمانانی هەورامی لە ڕووی دینەکەیانەوە با هەورامیش وەکو هەموو کەسانێکی تر بتوانێت بەو زمانی دایکی خۆی لە قورآن تێبگا. قورآن کتێبێکی نەمرە خوای گەورە خۆی فەرمووێتی ئینا نحن نزلنا الذکر وئینا له لحافظون. خوا ئەفەرمێ ئێمە پارێزگاری ئەەکەین خۆمان دامان بەزانوە کەواتە بە نەمری ئەمێنێتەوە دەی ئەگەر زمانەکەی ئێمەش بچێتە پاڵ ئەو زمانە کەواتە زمانەکەی ئێمە سیفەتی نەمری وەرئەگرێت و ناتوێتەوە. جا من حکوومەتێک کە 42 ساڵ مامۆستا بووم و خزمەتم کردووە بە مناڵانی کورد و ئیتر واز لە بواری ئەدەبیەکە بێنەچیم کردو ئێستا 3 مانگجارە 7 مانگجارە معاشەکەم باتە ئێوە تەمای چی بم لێ ئێستا ئەبێ بە چەند ڕوویەکەوە پەیامێکی ئاراستە بکەم تا بە چەند سێقەیەکەوە سێقەم پێ بێ پەیامێکی ئاراستە بکەم. قورآنی پیرۆز بە هەورامی کە یەکێکە لە شاکارە دیارەکانی بێداری نووسەر و 1000 ژماری لێ چاپ کراوە و بڕیاریشە کتێبخانەیەکیش بۆ دووەم جار ئەرکی لە چاپدانەوەی بگرێتە ئەستۆ. وەک بێداری وەرگێڕی قورآنی پیرۆز بە هەورامی دەڵێت ئامانجی بەدەستێنانی مادینیە و تەنها ئامانجی خزمەتکردنی موسڵمانانە بەگشتی و هەورامیەکانە بە تایبەتی. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام ناحی خورماڵ. پێسا هەورامیەکە ماچە خوا خێرەش بنوێسەوە.